نۆ گوندی سنووری ناحەی باوەخۆشێنی قەزای دەربەندیخان ڕوبەڕووی گرفتی بێئاوی بوونەتەوە. گوندی نەژوێنی یەکێکە لەو گوندانە و سەرچاوەی ئاوی گوندەکە بە تەواوی وشکی کردووە. ئەم دوو هاوڵاتیش دانیشتووی گوندەکەن و دەمانبەنە سەرچاوەی ئاوی گوندەکەیان کە ئەم ساڵ وشکی کردووە و بە قەترەش تەڕایی لێ بەدی ناکرێت. سەرچاوە و کانی و بیرەکانمان تەمەەن بیرمان هەیە کانیمان هەیە سەرچاوەمان هەیە گشتی پەکی کەوتووە. ئەوە هەرجێگە بچین سەیری بیرەکان بکەین سەیری سەرچاوەکان بکەین سەیری حەوزەکە بکەین لەو سەری هەمووی پەکی کەوتووە یا کەمی ئاوی ماوە یان هەر نەیماوە. ئەو هێترە خۆی ئیرادی خۆیان تەمەەن هۆی بێبارانیە و حکوومەت بڕیاری داوا کێشەی نەبوونی ئاوی خواردنەوەی ئەو گوندانە بە دابینکردنی ئاو لە ڕێگەی تانکەرەوە چارەسەر بکات و لە هەفتەیەکیشدا چەند ڕۆژێک ئاویان بۆ دەبردرێت. ئێمە وەکو گوندی نەژوێنی زۆر بێ ئاوین. ئەمە حەوزەکەمانە بە چاوی خۆتان بیناتانە بە هەفتەیەک باوەڕ ناکەم بەرمیلێک 2 بەرمیل ئاوی تێبێ. ئاوایەکەمان ئەگەر ئاوا بڕات ئەوە بێ ئاوین و ئاومان نییە. ئیتر خۆ بیرێکمان بوو لەو شاخە لێیاندا بۆ 180 مەتر بوو سووری ئاوێکی چاکی بوو مەلەرزەکە لێ ئەو ساڵە قەتریتیانەما. ئیتر ئەم حەوزەمان هەیە تەنکەر لە حکوومەت و ڕۆژناڕۆژە تەنکەری ئاو تێرێ تێ ئەکات تەوزیعێکا بەسەر ماڵەکانە بەس ئەمە هیچ نییە بەشمان ناکا. دەچینە بە ڕێبەراتی کشت و کاڵی دەربەندیخان. بەڕێوەبەری ئەو فەرمانگەیە زانیاری پێداین لە ناوچەکە 297 کانی و 23 کارێز و 7 جۆگەی ئاو هەیە لە 180 ئەو سەرچاوە ئاوانەش وشکیان کردووە. ئەگەر بێت و بەزوی حکوومەتی هەرێمی کوردستان بیر لە پرۆژەی استراتیژی نکاتەوە بۆ ئەم سنوورانە بۆ چارەسەرکردنی کێشەی بێئاوی لە ئەندەیەکی نزیک کاتوانم بڵم زۆرێک لەو گوندانە چۆڵە بن چونکە لە ڕاستیە ئێستا دابینکردنی ئاوی ئاو بۆ خواردنەوە بۆ گوندەکان تەنها لە ڕێگەی تەنکەرینەوە بێکە ئەمەش قورسایەکی زۆری خسۆتە سەر ئیداری ناوچەکە لە ڕاستیە ناتوانرێ بە بەردەوامی لە ڕێگەی تەنکەرەوە ئاو دابین بکرێ بۆیە پێویستە بەوەی کە بە شێوەیەکی باشتر و بە شێوەیەکی استراتیژیتر بیر لەوە بکرێتەوە چارەسەری ئەم بێئاوی بکرێت لە گوندەکانە. دابینکردنی بڕی 500 ملیۆن دینار بۆ هەڵکەندنی بیری قوڵ چارەسەری دۆخی بێئاوی ئەو گوندانە دەکات و با پێی راپۆرتی لایەنە پەیوەندیدارەکانیش دەرخستەی هەڵکەندنی ژمارەیەک بیر ئاراستەی وەزارەتی کشت و کاڵ و پارێزگاری سلێمانی کراوە. شاخەوان محەممەد، کورسات نیوز، دەربەندیخان.